سوتەمەنی یەکێکە لە پێداویستی هەرە سەرێکەکانی هەموو خێزانێک و هەموو ماڵێک و تەنانەت هەموو هاوڵاتیەک ینی ئەمە شتێکە بەڕاستی جێ قۆبڵکردن نییە بەداخەوە ئەم حکوومەتەی ئێمە بێباکە لە دروستکردنی قەیران لەوە خراپتر کە جێی داختر بێ ئەوەیە کە ئەم هاوڵاتی ئەم وڵاتی ئێمە زۆر بە ئاسایی بەسەریاتی ئەپەڕێ و قوبوڵیشێکە بریکارانی کە دێن بتڵەکانی ئێمە ئەبن جارێەوە من پێم وتی من لە بەیانیەوە پەیوەندیان پێوەکەم هەر جوابیان نییە ئیتر نازانم کەی جواب مەدەنەوە کە جوای جوابیان دامەوە بتڵەکەیان برد چەند ڕۆژێکی پێچی هەتا بتڵەکە ئاهێننەوە 3 ڕۆژە 4 ڕۆژە تا ئەو ماوەیە اینجا ئەوان ئەتوان بتڵەکە بۆ ئێمە بێننەوە بەڵام بینیمەوە بیستوشمە لە خەڵکی ئەم شارەی ئێمە کە لە بێغازیە پەنیان بردووە بۆ بەکارهێنانی دار و سوتەمەنی دیکە بەڕاستی ئەمە فەزاحەتە بەڕاستی ئەمە بەشێکە لە یعنی ناوی چیلی ئەنەی ناوی بڵێ فەزاحەت بڵێ قەیران بڵێ ئەمە کێشە و گیر و گرفتی قۆڵی ئەم هاوڵاتی ئەم شارە بەڕاستی هەرچی ناوێکی لێ بنەی هەڵیەگرێ بەڕاستی تۆ شارێک ئێمە شارێکین قوڵایی بەرهەمی غاز لەم وڵاتی ئێمەیە لەم شاری ئێمە بە تایبەتی کەچی ئەوەی بێبەشە ئەوەی کە غازی نیە ئەم شاری ئێمە دەست ناکەوێت بەو 1000 حاڵەت 4-5 ڕۆژی پێچە اینجا بۆمان تێنێ نەود نییە کارەبا نییە ئاو نییە هیچ نییە لە ماڵەوە دەنکێ زۆپەکە داگیرسێنی ناشەکان نەینەبانێ و گەرمێکەکەینەوە نەغازەیە نە نانێکم بۆ کرێ نەیچێکم بۆ کرێ بە تەنور هیچمان نییە هیچ ڕەزالەت تێکمانەمەگە خوا بزانین 4-5 ڕۆژە بێغازین هەتا 4-5 ڕۆژە نێرم ئەیدەمە غاز فرۆشەکە تا هێنێتەوە دە تەلەفۆنی بۆکەم ئەرێ بەخوا غاز نییە دەستم ناکەوێ معمەل نییە گران نییە ئاگادارینکەوە قەیرانی غازەیە خۆی غاز ساڵانە ئەو بڕێکە دیاری کرا بوو بۆ پارێزگا سلێمانی هەر وەکو خۆیەکی بەڵام ئەو بڕێکە بە دیاری ئەوەی کە دیاری کراوە بەڕاستی لە ئاستی خواست و داواکاری هاوڵاتیانە نیە جگە لەوەی کە کەمی نەوت کاریگەریەکی زیاتری کردووە لەسەرەوەی کە غاز زیاتر بەکار بهێنرێ بۆ وەسایلەکانی خۆگەرمکردنەوە لە ماڵان و لە هەموو جێگاکان بەگشتی و لە شوێنە بازرگانیەکانیش بە شێوەیەکی گشتی ئێستا غاز بەکارهێنێ بۆیە خواسی لەسەر زۆر بووە کە خواست زۆر بوو ئەو بڕێکە دێت بەش ناکات کە ڕۆژانە 12 تەنکەن دێ هەر تەنکەرێک 20 پەنا و ئەمە بەشی هەموو سلێمانی ناکە بۆیە من لە هەفتەی پێشوە لەگەڵ بەڕێز بریکاری وەزارەتی سامانە توریستیەکان کاک ئەحمەد موفتی قسەم کرد و ڕاوێژی گفتوگۆیەکی زۆرمان کرد من وەکو خۆی ئێڵێم کاک ئەحمەد وتی هەموو هەوڵەکانمان چڕەکەینەوە بۆ ئەوەی تا 15 مانگ بتوانین بڕی غازی سلێمانی زیاد بکەین و بەڕاستی ئەمڕۆژ زۆر جارێکی تر هەوڵمدا پەیوەندی پێوە بکەم پێم وایە ئەوەی کە بە منیان ڕاگەیان لە نووسینگەکەی وتیان تەندروستی تاوانی بۆیە نەمتوانی حاصلیکەم غاز لە کۆرومۆرەوە ڕۆژانە 1000 تەن بەرهەمی هەیە ئەم 1000 تەنە کۆمپانیا ئەو کۆمپانیایی کە گرتوێتی 700 تەنیەدا بە هەرێمی کوردستان بە هەموو پارێزگاکان و ئیدارەکان و 300 تەنیشی کۆمپانیەکە ئازاد کراوە لە فرۆشتنی لە بازاڕی ڕۆژ بۆ خۆی لە بازاڕی ئازاد ببوورە بەڵام ئەم 300 تەنە لە سلێمانی و لە هەرێمی کوردستانە نافرۆشرێ ئەو 300 تەناگەر لە هەرێمی کوردستان بفرۆشرایە تاثیری هەبوو لەسەر زۆری غاز لە بازار و ڕەنگە هەم نرخەکەی دابەزان هەم ینی ئەوەندە خواستی زۆر نابوو لەبەرەوەی لە دەرەوەی هەرێمی کوردستان نرخێکی یاواتە بە نرخێکی زیاتر و گرانترەی فرۆشن و قازانجی زۆر نەبوو ئەوان ئازادیش کراون لە فرۆشتەکەی ئەوان دەیفرۆشنە دەرەوە هەموو ئەمانە کاریگەریانەیە لەسەرەوەی کە قەیرانی غاز لە سلێمانی و دەوروبەری بەم شێوەیە کردوویشەوە بۆ هەندێک شوێنەکان هەردێت مەسەڵەن بۆ بەشێک لە کارگەی غازیەکان بەشێکیان لە سلێمانی و بەشێک لە کارگە غازەکان لە سنووری چەمسەماڵ و گەرمیانیش بەجیا بەدەر لەمەی سلێمانی هەموو ئەمانە لە کەرکووکەوە بۆیان دێ بەڵام هێشتا هەر خواستەکە پڕ نەکاتەوە بۆ چارەسەر ئەوەیە کە بڕی غاز بۆ پارێزگای سلێمانی لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان زەخت لە کۆمپانیەکە بکات زیاتر ئەمانەوێ بڕی غاز بۆ پارێزگای سلێمانی زیاد بکرێ و هەم لە هەمان کاتا تەنها بۆ ماوەی 2 مانگیش بێ کۆمپانیەکە غازەکەی لە ناوخۆی هەرێمی کوردستان 300 تەنەکەی بفرۆشێ بۆ ئێمە زمەیە دروست دەبێ هەردوو ڕێگاکەمان لامەبەست